خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست 25 ساڵ بەسەر ڕووداوەکانی سیوێکی یابدا تێپەڕ دەبێت کە پارتی دموکراتی کوردستان با هاوکاری هێزەکانی ڕژێمی بەعس توانیەکێتی لە پایتەختی هەرێمی کوردستان وەدەربنێت. لە ساڵی دێ ڕووداوەدا مەکتەبی سیاسیەکێتی بەیاننامەیەکی درو درێژی بڵاو کردەوە لە بەشێکیدا باز لەوە دەکات کە خیانەتی سیوێکی ئاب تاکو ئێستا ساڕێژ نەبووە. لە بەرامبەریشدا مەکتەبی سیاسی پارتی بەدێڕێک وەڵامیەکێتیدایە و دەڵێ لابردنی گەندەڵتر بوو بە گەندەڵ. لە بەرنامەی ئەمڕۆ بە وردی قسە لەسەر ڕووداوی سیوێکی ئابوو دەرهاویشتەکانی لەسەر هەرێمی کوردستان دەکەین لەگەڵ مامێ. ساڵانە و لەگەڵ ساڵیادی ڕووداوەکانی سیوێکی ئاب یەکێتی و پارتی دەچنەوە زمانی شەڕی ناوخۆ و بە فەرهەنگی ئەو زەمانە بەیاننامە و ڕاگەیەندرا و دەردەکەن و بە هەمان نەفەسیش قسە دەکەن. مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بۆنەی تێپەڕبوونی 25 ساڵ بەسەر ڕووداوەکانی سیوێکی ئابدا بەیاننامەیەکی بڵاو کردەوە و ڕایگەیاند هێشتا برینەکانی ئەم تاوانە نیشتیمانی و نەتەوەییە بە تەواوی ساڕێژ نەبووە. مەکتەبی سیاسی یەکێتی لە بەیاننامەیەکدا وتوێتی دوای چارەکە سەدەیەک لەو کارەساتە گەلی کوردستان بەدەست ئاساوارە خراپە دەرونی و معنەویەکانیەوە دەناڵێنێ کە پایتەخت و تەواوی کوردستانی خستە بەردەم مەحەکی هەڵوەشانەوە و تێکەڵبوونی بە کاغەز وەجێندای سەپاندنی دیفاکتۆی هێز و دەستێکەڵکردن و دەستێوەردانی ئیقلیمی ناجۆر و تێکدانی هاوسەنگی هێز و ململانەی سروشتی سیاسی. لە کۆتایی بەیاننامەکەشیدا یەکێتی داوا دەکات بە وازێنان لە فەرهەنگی خۆسەپاندن، دیفاکتۆی ناڕەوا و بەگرتنەبەری بژاردەی دیموکراسی و ئازادی و دادپەروەری ڕاستەقینە، دوور لە ستەمی گرتن و ئازاردانی کۆمەڵانی خەڵک، برینی تاوانی سیوێکی ئاب بە یەکجاری ساڕێژ بێت. بەیاننامەکەی یەکێتی هەرزوو لەلایەن پارتیەوە وەڵام درایەوە. مەکتەبی سیاسی پارتی لە کورتترین بەیاننامەدا کە تەنیا 7 وشە بوو وتی سیوێکی ئابی مێژووی دەفع الأفسود بالفاسد بوو، واتە لابردنی خراپتر بوو بە خراپ. پارتی لەو بەیاننامە یەکڕستەیەدا سیوێکی ئاب وەک ڕۆژێکی مێژووی دەناسێنێت، هەروەها یەکێتی بە خراپتر لە ڕژێمی باسی فاشی ناو دەبات. دوای ئەم دوو بەیاننامە فەرمیە شەڕێکی بەرفراوان لە نێوان ئەندام و لایەنگر و بەشێک لە سەرکردەکانی پارتی و یەکێتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کرایەوە و هەردوو لا کەوتنە سوکایەتی و جنێودان و تەشهیر بەلایانی بەرامبەر. یەکێتیەکان سیوێکی ئاب وەک گەورەترین خیانەتی مێژووی و پارتیەکانیش وەک ڕۆژێکی مێژووی ناوی دەبن. عەلی عەونی ئەندامی سەرکردایەتی پارتی ڕووداوەکانی سیوێکی ئاب بە پیرۆز ناو دەبات و دەڵێت ئەوان سوپای ئەو عێراقیان بەکرێگرت کە ئێستاژ یەکێتی دڵی بۆی لێدەدات. هەروەها پارتی فێر بوو بە زمانی خودی یەکێتی سیاست بکات. لە بەرامبەردا ئاڵا تاڵەبانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نووسیوێتی شانازیکردن بە خیانەت بەردەوامیدانە بە پرۆژەی خیانەتکاری و ئەوەی ئێستا دەگوزەرێ دەرهاویشتەی سیوێکی ئابە، شەرمەزاری بۆ ئەوانی دەبابەی باسییان بردە ناو پەرلەمانی کوردستانەوە. هاوکات شانازی برایم ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتیش دەڵێت شوورەیە بکەرانی خیانەتی سیوێکی ئاب ساڵانە بێنە سەر شاشە و شانازی پێوە بکەن. شەرمەزاریە شانازی بە شەرعێت وەرگرتن لە لولەی ئەو دەبابانە بکرێت کە 182,000 هاوڵاتی بێتاوانیان ئەنفال کرد. هەروەها کەناڵی گەلی کوردستان کە میدیای فەرمی یەکێتیە لە یادی 25 ساڵەی سیوێکی ئابدا لۆگۆی سەر شاشەکەی ڕەش کرد و خەتێکی ڕەشیشی بە مانای پرسە لە شاشەکەی داوە. گەرمبوونی شەڕی میدیایی و وەڵام و وەڵامکاری یەکێتی و پارتی لا کاتێکدایە کە بانگەشەی هەڵبژاردن بۆ هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستی پێکردووە. لەو چوارچێوێشدا بەشێک لە چاودێران لەسەر شەڕی بەیاننامەی دوو هێزە حکومڕانەکەی هەرێم ڕایان گەیاندووە. ئەوەی دەگوزەرێت لە وتار و بەیاننامەی توند و یەکتر تۆمەتبارکردن بە خیانەت بۆ گەرمکردنەوەی دەرونی ئەندام و لایەنگرەکانیانە و دەچێتە چوارچێوەی بانگەشەی هەڵبژاردنەوە. ئەگەرنا ئەو دوو هێزە بەیەکەوە دەسەڵات و سەروەت و سامانی هەرێمەکان بەش کردووە و لە یەک کابینەی حکومەتیشدا هاوبەش و شەریکن. ئەمڕۆ 25 ساڵ بەسەر ڕووداوەکانی سیوێکی ئابی 1996 تێدەپەڕێت کە پارتی دیموکراتی کوردستان بە هاوکاری سوپای پێشووی عێراق بە سەرۆکاتی سەدام حوسێن هێزەکانی یەکێتیان لە کوردستان و دەرنا و هەولێریان لە دەستی یەکێتی دەرهێنا. They are now in firm control here and with Saddam's help need to
جارێکتر سڵاتان لەوێت بینەرانی بەڕێز بۆ قسەکەن لە سەران پرسە میوان دەرەرێک لە بەڕێزان هێمن کەریم نووسەر و ڕۆژنامەنووس لە ستودیۆی سەرکی هەروە لە هەولێرەوە دکتۆر ڕێبین سەلام مامۆستای زانکۆمان کردووە سوپاسی ئامادەبوونیان دەکەین کاکێ من بەخێر بێنەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین قسە لەسەرەوە بکەین سەبارەت بە سیوێکی ئاپ بەڕێستان چۆن وەسفی دەکەن؟ بەڵێ سەرەتا سوپاس بۆ تۆ و هەروە بەخیاتنی بەڕێزەکەشمەکەم لە ڕاستە بڕۆمە مێژووی سیوێکی ئاپ مێژوویەکی دەگەڕێتەوە بۆ بەرەمێنانی شەڕی ناوخۆ ئێمە لە ساڵی 1994ەوە کاتێک کە گڕی یەکەمی شەڕی ناوخۆ دروست ئەبێ لە 96 کە ئەم ڕوودا ڕوئەداواتە بەرهەمێکی مێژووی هەیە ئی شەڕی ناوخۆیە سوێکی ئابیش دەرهاویشتی ئەو شەڕی ناوخۆیە سوێکی ئاب ئەگە بە تحدیدی لەسەر سوێکی ئاب قسە بکەیت ئێمە هەموو ساڵ لەسەر سوێکی ئاب قساکەین وە بڕوام وایە شتێکی تازە یان شتێکی نەزانرا و نەبووە نەماوەتەوە کە ئێمە لە ئێستا بیخینە ڕوو ئەوەی کە ئێستا دووبارە قسەی لەسەر دەکرێت ئەوەیە کە ئەم مێژووە پێویستە بەڕای من سوێکی ئابی تر پێویستە لەمە بەدووە حەسمێک بکرێت جا لە ڕووی قانونیەوە یاخود لە ڕووی ئەوەی کەیتر شتێکی لێ بکرێ هەموو ساڵە ناکرێت ئێمە یەکێک بڵە شانازیەکێک بڵە شەرمەزاریە چکە سوێکی ئاب ئەگە بە پێوەرەکانی خیانەت لێکی بینەوە ئەوانەی کە خیانەتی نیشتیمانی ئەزانن ئەوانەی کە ئەزانن خیانەت چییە یان لایانی کەم خوێند بێت یانم لەسەر چەمکی خیانەتێک دنیا چەمکی هەیە خیانەتی مالیمان هەیە خیانەتی نیشتیمانیمان هەیە خیانەتی زەوجیمان هەیە دنیا خیانەتمان هەیە لە ناو ئەم چەمکی خیانەتەیە ئەگە خیانەتی نیشتیمانی هەڵبژێرین بزانین سیوێکی ئاب ئەچێتەوە ئەو جزئی کە ناو خیانەتی نیشتیمانیا بوونی هەیە بەڕای من سوێکی ئاب خیانەتێکی نیشتیمانیە کە لەوێ جێگەی کراوەتەوە بەڵام کێشەکەی ئێمە ئەوەیە لەناو پرۆسەی سیاسی هەرێمی کوردستاندا ئەچ کاتێ ململانەکان توم دەکرێتەوە لە ساڵێک لە سوێکی ئابدا ئەتر لایەنێکی سیاسی ئەگەر کێشەی لەگە پارتی دیموکراتی کوردستانە هەبێ لە قۆناغێکدا ئەم پەڕێ هەڵەیاتەوە بە پێچەوانیشەوە بە هەمان شێوە پارتی دیموکراتی کوردستانیش کۆمەڵە خیانەتی ناواتە بەرامبەر لایەنەکانی تر لە هات قۆناغێکی بیەوێ تێکی بە ئەم پەڕێ هەڵەیاتەوە کێشەکەی ئێمە ئەمەیە کە دانیشتوانی هەرێمی کوردستان باجی ئەوە ئەدەن کە یاسایەک نییە ئەمە ڕێک بخە من بە تەواوی قەناعەتی خۆم بۆ کاک حەکیمەوەی کە من ئێڵێم ئێستا قسەی دڵی خۆمە قسەم نییە بۆ سیاسیەکان و قسەش لە سیاسیەکان وەرناگرم بۆم بابەتە باشە بڕوای قەناعەتی خۆمە هیچ هێزێک نییە لەم دنیاە قەناعەت بە من بکە بە زۆر پێم بڵێ سوێکی ئاب خیانەتە بەڵام بە فعلی سوێکی ئاب خیانەتە چکە پێوەرەکانی خیانەتی تیا بەرجەستە کراوە بۆیە ئەگە منێکی هاوڵاتی لە ئێستا پێم وا بێ خیانەتە بەڵام ئەو دەسەڵاتی کە بەهۆی سوێکی ئابەوە لە 96ەوە تا ئێستا حکمی هەرێمی کوردستان ئەکا بە بۆنەی سوێکی ئابەوە چۆتە سەر ئەو دەسەڵاتی کە چی بوێ بیکە نایە ئەمە بە خیانەت بزانێت چکە بەرهەمی سوێکی ئاب ئەوی خسۆ دەسەڵاتەوە ینی پێ دوایەوەی کە ئێستا هەیە لە کوردستانە دەراویشتەی بەرەمی سوێکی ئابە ئەم دەسەڵاتی ئێستا هەیە خوچکانە هەندێک لایەنی تریش پێیان وابێ ئەمە دەستکەوتەوە و پاراستنی کوردستان بوو بەتەچی من لە سیستەمی حکومڕانی وڵاتە ڕازی نیم بەرهەمی سوێکی ئابە کە ئێستا ئێمە ڕۆژنامەنووسەکانمان لە هەولێر گیراون بەرهەمی سوێکی ئابە کە خەڵک تیرۆ دەکرێ بەرهەمی سوێکی ئابە کە خەڵک تەسفەی سیاسی ئەکرێ بەرهەمی سوێکی ئابە کە ڕیشی مەلا ئەسووتێنرێ و زمانی خەڵک بەس خۆ لێرە شەر هەیە ئەم حاڵەتانە لە سنووری سلێمانی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سزادانی سیاسی هەبووە کاتێ یاسا لە وڵاتێ گەندەڵی مالی هەبووە تاوانی مالی هەبووە کاتێ کە تۆ یاساد نەبوو کە دادگایەک نەبوو یاساکان ڕێکخە خیانەت چییە باشە و یاسایەک نەبێت گەندەڵێک با بە دادگا یاسایەک نەبێت کەسانێکی تیرۆر بگرێ و بیا بە دادگا بێگومان لە هەموو شوێنەی ترمە ڕووەدا و ئەو بەرهەمە سیاسی کە لە سەری سەرەوە حکمی ئەوە کە خیانەتێکی گەورەی نیشتیمانی پیرۆز ئەکا ئەتی تۆ چاوەڕێی ئەوە مەکە خەڵکی ترشتی باش کە و پێی بڵێ دەستخۆش نا ئەو بەرهەمە سیاسی لە ئێستا پارتی دیموکراتی کوردستانە بە شانازی ئەزانێ لە کاتێکە ئەمە گەورەترین کێشەیە کاک حکمە دەزانی کاک حەکیم ئەزانی من هیچ کات پارتی بوونم پێ شەرمەزاری نییە بڕوان پێ بکە هیچ کات پارتی بوونم پێ عیب نەبووە ئینسانی سیاسی پارتی حیزبێکی سیاسی خەڵکی سیاسی تیا خەڵکی عەقڵی تیا بەڵام من کێشم لەگەڵ ئەو عەقڵیەتەیە کە
سیوێکی ئا بە خیانەت بزانێ چکە کاتێک کە لای من پارتیەک دەڵێ سیوێکی ئا خیانەت نییە سەروەری بۆ نیشتیمان تۆمارەکە لای من لەو دێڕە پارتی بوون دەبێتە عیبە بۆ من ئەیتن ئەو ئینسانە وا لە بەرچاوایە چونکە ئەمە ئەچێتە پێوەرێکی ئەوەی کە نەئەخوێنێتەوە نەئەزانێت خیانەت چییە بەڵکو ینی تەنها ڕعیەتێکە قسەی ڕعیەتێکە وەری گرتووە هیچ ئەفکارێکی خۆیتیانێ خوێندنەوەی نییە بۆی شتێک بۆیە چاوەڕێمەکە ئەمە شتی گەورەت بۆ بکات لە وڵاتەیە ئێمە ئەم هەموو ئەندامانی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانمانێ ئەم هەموو سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانمانەیە ئەم هەموو کەسی مامۆسای زانکۆی پارتیمانێ ئەم هەموو کادری باشی پارتیمان هەیە بەڵام بۆ نازانم من لەگەڵ خۆی ئەگە بەجیا لەسەر تەلەڤیزیۆن لە دەروی ڕاگەیان قسەیان لەگەڵاکی قسەی شترەکەن دا لەسەر تەلەڤیزیۆن قسەی شترەکەن بۆیە من ئەمەم پێخراپە من پارتیم وەکو خۆی قبوڵە بەڵام بەو شێوەی نەک ئەوەی ئینسانی کورد سەری ببڕی گوێی ببڕی زمانی ببڕی و تەشهیر بە جەستەی بکرێ لە بەعز بێنیتە سەر وڵاتەکەت تورکیا بێنیتە سەر وڵاتەکەت باشە و ئەمە بەدەستکەوت بزانی و ئەو کاتە کە سەرۆکی پەرلەمانی ئەو کاتە کە جەوهەر نامیق بوو کە بەیاننامە دەرئەکا لەسەر ئەوەی کە ئەمە کارێکی نەگونجاوە لەبەرەو کاتە کاک جەوهەر بەڕەحمەت بێ پارتی بوو و لەسەر ئەویسی لە ڕۆژنامی هاوکاری بڵای بکاتەوە ئەف لە ڕۆژنامی پارتیە بڵای بکاتەوە ئەو کاتە پارتی دیموکرات کوردستان خودی کاک مەسعود نیهێژ ئەو بەیاننامەی سەرۆکی پەرلەمانی ئەو کاتە بڵاو بکرێتەوە کە ئەمە بەکارێکی نەشاز وەسف کرد یعنی تۆ ئەمەت پێوا بێ ئەمە سەروەریە ئەمە خراپە ئێمە سیوێکی ئاب لەکوێ خیانەتە کاتێکە لەکوێ سەروەریە کاتێککە کوڕەکەی سەدام حوسێن کە قوسەی لەگەڵ 22 کەسی ترا نوتو شجاعی سەدام حوسێنیان پێبەخشێت ڕۆژێک دوای سیوێکی ئاب کە 22 کەسن کاتەمە لەکوێ سەروەریە بۆ پارتی دیموکراتی کوردستان لەکوێ سەروەریە بۆ منێک کە کوردم کە کوڕەکەی سەدام حوسێن دێت و خاچی هەرێمی کوردستان دەژی بکات پاسەوێن هەیە بۆن دڵن لە بەرامبەری تیش سوپایی بڵین پاسداری ئێرانی هێنابوو ئەوانش دڵن ئەوە کراوە بۆی ڕاستکردنەوەی و بارودۆخە بووە لە ڕاستیە کاک حەکیم من وەک پێم وتی قسە بۆ شاباش ناکەم من لە نای خۆمەوە قسەکەم ئەوی بڕۆم پێم نەبێ قسە ناکەم ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانیش کردی هەڵەیە بەڵام ئێمە بگەڕین هەڵەکە لەکوێ کراوە هەندێک شت هەند ڕووداوە هەندێک شت هەیە کاردانەوەیە هەندێک ڕجوڵە هەیە خیانەتە ئەمە جوڵەکان ئێمە ئەگە بگەڕێن بۆ سەرەتا چێ بوو لە سەرەتایە پاسداری هێنا چێ بوو لە سەرەتایە داغڵی تورکیا و ئێرانی هێنایە ناو هەرێمی کوردستان و سەدام حوسێنی داخڵ کرد تۆ ئەزانی ئەگەر ئێمە بین لیژنەیەکی لێکۆڵینەوەی سیاسی دروستکەین لەلایەنە سیاسیەکان لە خەڵکی تایبەتمەند ئەو کاتە لە پەرلەمان بڵین کاکە با ئەمانە یەکلایی کەینەوە خیانەتی نیشتیمانی کامەیە وەکوی پارتی وەکوی برادرانی پارتی ئێڵە چکە دڵیان لەم بەرنامەیە کە باسیەکە ئەلە 16 ئۆکتۆبەریش خیانەتە وەکوی بڕوام وایە کە لیژنەیەک دروست بکرێت ئەمانە یەکلایی بکرێتەوە ئێمە گە بگەڕێنەوە سەر ئەو ئەساسی سیوێکی ئاب ئەوە بزوتنەوەی ئیسلامی شتێکدا هاوبەشە لایەنی سیاسی تیشتێکدا هاوبەشە چونکە بەرهەمی شەڕی ناوخۆیە من لە بیدایەتەوە پێم وتی سیوێکی ئاب بەرهەمی شەڕی ناوخۆیە بزوتنەوەی ئیسلامی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کاتێکە ئیتفاقن پاسدار ئەهێنن لە ڕێگەی پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی بزوتنەوەی ئیسلامی و پاسدار ئەهێنێ هەتاکو نزیکی نەسر و باریکە دێت پاسدار ئەوە هەل لە 94 ئەو جوڵەیەکرا باشە چێ تورکیا هێنا هێزی تورکیا هێنا بۆ بامەڕنێ چێ هێنای باشە ئەمەمانە یەکلایی کەینەوە ئەو حیزبە سیاسی بترسێ لەوەی سەرشانی خۆی نەتەچێنێ بەردام شانازی بە و تۆزەگا بە سەرشانت ئایندەی هەرگیز باش نابێت بۆیە دەبێت ئەمانە یەکلایی بکرێتەوە باشە بەسیز بەڵگەیەکێ لەسەر بستنەوەی ئیسلامی چکە دەڵێن هەر خۆی یەکێتی لە شەڕی ناوخۆ بڵێن پاڵپشتیەکی تیان کردووە بۆ دەرنانی پارتی هیچ پەیوەندی بە بەڵێ لەبەر ئەوەی تەرەفگیری کرد من باسی ئێماکەم ئەڵم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان تاوانبارە لە شەڕی ناوخۆیە پارتی دیموکراتی کوردستان تاوانبار لە شەڕی ناوخۆیە بزوتنەوەی ئیسلامی کوردستان تاوانبار لە شەڕی ناوخۆیە هەر هێزێک کاک محەممەدی حاجی مەحموود کە لە ئێستادا باشترین هاوپەیمانی پارتی دیموکراتی کوردستانە لەسەر سیوێکی ئاب بڕۆن یاداشتەکانی بخوێننەوە بڕۆنەوە کاتە ببینێ کەم قابلە ئەکرێ یعنی زۆر جوان باسی ئەم بابەتانە ئەکا من باسی ئەوە ئەەکەم ئەڵێن پێویستە هەرکەس تاوانبارە یاسایەکمانە بێت سەبارەت بە بەنامەکەی مەکتەبی سیاسی یەکێتی تا میوانەکەمان لەگەڵ جەنابەت درێژە بەگفتووەکەمان بدەیت سەبارەت بە بەیاننامەی مەکتەبی سیاسی یەکێتی بەیاننامێکی دوور و درێژ بوو
هیچی تێدا بوو بۆچی ئەو بەیاننامە دەرکرا چووکەندی کەمپیان وە دوای ڕووداوەکانی 8 تەمووز بۆ بیسەلمێنن دژی پارتین بەیاننامەکە لە بنەرەدا پەیوەندی بە چیەوە بوو؟ من بەیان بڕامە بە پارتی یەکێتی نیشتمانی کوردستان لە دوای کۆنگرەوە بیرروبۆچوونی زۆر جیاوازی تێکەوتووە هەرگیز بڕوامان یەکێتی نیشتمانی کوردستانی چێتی پێش کۆنگرە بوو بێ ئێستا یەکێتی دوای کۆنگرە بێ ئێستا یەکێتیشی ئەو یەکێتیەکە حەزی لە سازش نییە لەسەر مەبادیئەکانی خۆی ئەمە ڕای منە ئەو کارکتەرانە سیاسیانی کە بینم بە واقعی قساکەن کارجێری مەکتەبی سیاسی شانازی برای مەحمەد زۆر بە وازحی قسەی کرد لە تونتر لە بەیاننامەکە و منتقانەتر قسەشی کردووە بە هەمان شێوە هەر لاهوری شەخجەن کە هاوسەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان ئەوش قسەی کردووە کەواتە ئەمە مەبادیئێکی تاڵەبانی قسەیان نەکردووە ئەزانی چۆنە مەسەلەکە ئەمە نییە بابەتەکە مادەم بەیاننامەی مەکتەبی سیاسی تایە واتە قسەی هەموو مەکتەبی سیاسیە واتە قسەی کاک پاڤڵە قسەی کاخوباتە قسەی کاک لاهورە قسەی هەموو برادرانەوە ئەو کەسانی تریشە مەبەستەکە من نهاتم لەسەر ئەم پێوەرە قسە بکەم من مادەم بڕوام وایە یەکێتی بەیاننامەیەکی دەرکردووە ئێستا ئەڵێم ئەگەر یەکێتی بڕای من بەیاننامەی خۆی هەیە پێویستە بیت لۆ بکاتەوە چەندین عایلی شەهید هەیە لە ئێستا کە سوکارەکانی کە ئەو شەهیدەکانی دیارین چاوەڕێی چارنووسیانەکەن باشە یەکێتی پێویستە ئەمە یەکلایی کاتەوە ناکرێت تەنها لەبەر خاتی هەڵبژاردن بەیاننامەیەک دەرکا و لەبەر لە پێناو کێشە سیاسی ئەو کێشانی کە ناو خۆیان هەیەی بێم تەرەفگیریە بکات و خۆشی خۆی بێنێتە پێشەوە من لەو ڕوئیە تێگەشتوم بەڵام ئەمە ئەسلی یەکێتیە کە ئەبێ وا بکە ئەبێ یەکێتی لە خەمی شەهیدەکانی بێ چونکە بۆ پێشنیاریشم کردووە و ئەشیکەم ئەگەر یەکێتی ئێوە خەڵک لەم مەعمایی بڕوا بەم قەزیە بکە کە لای ئەو بۆتە قەزیە بڕوا بۆ بکە کە سیوێکی ئابلای یەکێتی قەزیە لە ئێستاە کە بەیاننامەیان لەسەر دەرکردووە با بۆنۆمنتێک بۆ شەهیدەکانی خۆی دروست بکات لە ئەوانی کە لە سەوێکی ئابا شەهید بوون بۆ ئیتر خەڵک تێبکا کە بەڕاستی یەکێتی نیشتمانی کوردستان دەوێت سیوێکی ئابا بەلایەنێکا بخات و لایەکی تیژێ ئێمە چەندین ساڵ لە دوای سیوێکی ئابا پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان یەکێتی و پارتی بەشدارن و حکومەتیان پێگەناوە بۆچی تاسە دیژنیەکیان پێک نێناوە کە بزان سیوێکی ئەو خیانەتیان خیانەت نییە ئەزانین ئۆپۆزیۆنەکانیش تاسە دەستیان بۆ بابەتە نەبردووە بڕوان پێ بکە هەزدانێکی ئۆپۆزیۆن بێوێ ئەم پرۆژەیە دەوڵەمەند کە خیانەتە نیشتمانیەکان یەکلایی کاتەوە یعنی هیچ نەبێت سەرئێشەیە کە بۆ میلەت یەکلاییە بێتەوە باشە بەس ئەم بەیاننامەیە بۆچی تەنە بەیاننامەیەک بوو بڵێن دوایی لە میدیاکانی یەکێتی وەکو ئەم شەڕە بڵێن لە میدیاکانی پارتی شەروەستە پارتیش وەڵامی هەبوو بۆچی وەستا هەر ڕێکەوتنێکە بوو کە بەیاننامەیە دەربکرێ و دیوش بەیاننامەیەک دەربکات پێ دوایە من بڕوامانی ڕێکەوتنە وەستا بێ چەندین کادری ئەلامی یەکێتی هەیە لە ئێستا قساکە باشە بەس ڕەنگە بڵێن لەسەرەوە کێشە نیە لەسەرەوە بەڵام لە خوارەوە من هەمیشە بڕوام وایە کێشەی حیزبی سیاسی ئێمە ئەوەیە جوڵە بۆ کاتیەکە جوڵە بۆ کاتیەکە یەکێتی نیشتمانی کوردستان ئەگەر جوڵەکانی لە پێناو کات بەڕێکردنا بێ باجی ئەدا و باجی شیاوە چونکە ئەم حیزبە کادری وای هەیە و ئەتوانم بڵێم کەسانی ڕۆشنبیری تایە کە بڕۆ ناکەم بەو قۆناغی یەکێتی ڕازی بن کە لە ئێستا تا لە پێناو بابەتێک بابەتیشتر فەرزکە چونکە ئەمە شتێک نییە کە سوێکی ئاب شتێک نییە کە پەردەپۆش بکرێت ئەگەر یەکێتی نیشتمانی کوردستان لە مەکتەبی سیاسی بەیاننامەیەکی دەنەکردا ئەیان بۆ بەیاننامە دەرناکەی وایە ئەیان بۆ بەیاننامە ئەگەر بەیاننامەی دەرکرد ئەڵێن ئەمە بۆی ڕووداوەکانی بێ بشارێتەوە نا ئەسلی بابەتەکەی کە بەیاننامە دەرکە ئەسلی بابەتەکە بێ کە بەیاننامە دەرکە بەیاننامەکەی دەرکرد ئەو نقاتانە ئەو خاڵانەوە قسانی کە لە بەیاننامەکەیکە ئەوە ئیتر ئێمە چاودێری ئەوە بکەین وەکو میدیا چۆن جێبەجێیەکە باش بەس ڕەنگە ئێستا لە بەرامبەر سیویکیا بە بڵین پارتیش بڵین خیانەتی 16 ئۆکتۆبەر هەیە بەڵێ جیاوازی هەیە لە نێوان سیوێکی ئاب و 16 ئۆکتۆبەر یاخود بڵین جیاوازەکەیت چۆنە جیاوازەکە بەڕای من وەکو وانە خۆیان پارتەکەن وەکو تەفسیرێک وەکو خیانەتێک بڵێن تەفسیری دەکەن بام بۆ وەڵام بۆ ئەگەر خیانەتیش ئەگەر 16 ئۆکتۆبەر خیانەت بێ ئەوە سیوێکی ئاب دەجار خیانەتە چونکە سیوێکی ئاب لەگەڵ بەعسا هەماهەنگی کردووە کاتێک کە بەعس حکومڕان بووە کە ئەو بەعسەی ناکەوچی لەگەڵ هەموو تەواوی حیزب سیاسەکانی لایەنەکانی ترا بۆ بارێمی کوردستانیشەوە باشە سیوێکی ئاب فەرقی هەیە لەگە 16 ئۆکتۆبەر چونکە سیوێکی ئاب زیاتر لە 100 کارکتەری سیاسی کۆنگرەی نەتەوەیی عێراق ئەو کاتە کە ئۆپۆزیۆن بوون لە شاری هەولێرا دانیشتە بوون هەمیان جیران ئەو کاتە کە جیران بە هەفتەی دوایەوە هەمیان لە سێدارە دران لەلایەن کوڕەکەی
سەدا حوسێن کە قسەی بووە. ڕەگەر بەڵام لە 16 ئۆکتۆبر تۆ لەگەڵ ئەو لایەنەیە تەعاملت کردووە کە حکومەت لەگەڵا پێگەیناوە. دوای ئەوە لەدەست نەدرا خاک دوای بام قسەکەم تاواکەم دوای کە تەوابوو شیشانی ماچەکەی حکومەتی لەگەڵا پێگەێنی. کێشەی ئێمە لە سوێکی ئابوو 16 ئۆکتۆبرە ئەوەیە کە سوێکی ئاب لەلایەنێک کراوە کە تەواوی هەموو عێراق بۆ عێراقی کە ئێستا لەگە 16 ئۆکتۆبرە کە حکومیانە کرد لەگەڵ ئەوانەشا کێشەی هەبووە. بەڵام 16 ئۆکتۆبر بەڕای من فەرقێکی هەیە بەڵام ڕووداوەکی زۆر گرنگە ڕووداوێکی زۆر گرنگە ڕوودا بە ڕێکەوتنی یەکێتی بوو 16 ئۆکتۆبر. بەڵام من لێرە یەک نوقتەڵم لێرەیە من چەندین بۆنەپارتی دیموکراسی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان تاوەڕبانەکە و بە خیانەت لە قەڵەمێدا بەڵام یەکێتی چەندین جار داوای کە لیژنەی لەسەر پێک بێنێ بزان خیانەتە و چێ تاوانبارە وانە بەڵام پارتی دیموکراسی کوردستان ڕێگە نادا لیژنەش دروستکەی بۆی بزانین سوێکی ئاب خیانەتیان خیانەت نیە. فەرقەکە زۆرە کەم بە بڕای من 16 ئۆکتۆبر ڕووداوێکی گەورەی سیاسیە کە بە هۆکاری ترازانی ینی ترازانی شیرازەی سیاسی هەرێم و کارکتەری نەبوونی کارکتەری بەقوت لەناو پرۆسی سیاسی هەرێمە بۆی ئەم 16 ئۆکتۆبر ڕوویا کە بووە لە دەستدانی لە ساچلێکی خاچی هەرێمی کوردستان بەتەکید خاکمان لە دەزاوە ناگەڕێنەوە سەر ئەو هێڵە بەڵامە هۆکاری ترازانی سیاست هەرێمی کوردستان بۆ هۆکانیەوەیە کە هەموو لایەنە سیاسەکان دوورکەوتبوونەوە لە یەک کارکتەرێکی سیاسی نەبوو دانیشێنە بەیەکەوە کە ڕێبکەون لەسەر ئەو بنەمایی کە ئەوەی کە ئانەوێت لە 16 ئۆکتۆبرە پێش 16 ئۆکتۆبر کێشەکان چارەسەرکەن چکە لێمان تێک نەچێت 16 ئۆکتۆبر بەرهەمی چییە؟ بەرهەمی ڕیفراندۆمە ئەو ڕیفراندۆمەی کە ئەو حساب بۆ ڕایەک بەشەر ناکەم ئاخرەمە دەرهاویشتەکەیەتی چەندین کەسەیە من خۆمێشێک بووم لەوانەی کە بەشداری و کەتنم نەکردووە 16 ڕیفراندۆم لای من کەتنە 16 ئۆکتۆبر بەرهەمی ئەو کەتنە سیاسیەکە کرا. باش بەس لە سەراستی بڵێن دوای ڕووداوەکانی هەشتی تەمووز بڵێن ئێستا باشترین پەیوەندی نییە لە نێوان بڵێن سەرانی پارتی و یەکێتی باشترین پەیوەندی نییە کە ئەو بەیاننامەیەش دەرکراوە بۆنم ڕەنگە بڵێن خەڵکی خوارەوە ڕەنگە شەڕی ڕاگەیاندنەوە بکەنە وەکو پێشتر مام و برازاکەی جاران نیە بە بڕای من منوک ڕۆژنامەنووسی قسە لەسەرم بابەتاکەم خۆزگە بتوانێت وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر یەکێتی بووەمای وەڵام مایتایە بەڵام بەڕاستی وەکو کە ڕۆژنامەنووسێک و چاودێکی سیاسی وەڵامی ئەم پرسیارە دێمەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ کات لە هیچ سەردەمێکە ناتوانێت خۆی تەسلیمی ئیرادەی پارتی بکات لە هەر قۆناغێکە خۆی تەسلیمی ئیرادەی پارتی بکات ئەو نفوسەی کە پێ ئەو تێ ناوچەی سەوز لەدەستی ئەدات چکا بۆ مێژوویی درودرێژێ لەسەر ئەم بابەتە لەبەرەوەی لە ناوچەی سەوزدا زۆرترین 22,000 شەهید بەدەستی ئەو حیزبە کوژراوەکەی پارتی دیموکراتی کوردستانە باشە و چەندین کێشیان ڕوبەڕووی ئەم کارکتەرە سیاسیانە بۆتەوە کە ناوم حیزبە ناو ئەم پارتی دیموکراتی کوردستانان بۆ نمونە کارکتەرێک و مامەڕیشە لێ شەهید بووە یەکێتی کە پارتی دیموکراتی کوردستان ئەو کەسەی شەهیدی کردووە موچەی شەهیدانی پێبەخشیوە بکوژەکە موچەی شەهیدانی پێبەخشیوە کاکۆ سەد ڕەسوڵ تا ئەم چرکە سادی من تۆ قسەی تیاکەین ئەمری گرتن و لە سێدارەدانی هەڵنەوە شێنراوەتە لەیان پارتی دیموکراتی کوردستانەوە ئەو حیزبی بێ ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان بێ بە حکمی ڕۆژ مامەڵە لەگەڵ پارتیا بکات زەرەری تیاکە چکە نەک پارتی نەئێچێتی نابێتە پارتی و ئەگەر یەکێتی هەوڵی بنەماڵەیش بە ئەزان پرسیارەکە دەڵێ چی هەوڵی بنەماڵەیش بە ناتوانێت بە هیچ نوعێک ناتوانێت کاکەچیم خۆت باش ئەزانی هیچ حیزبێگەیە لەم ناوچەیە بتوانێت بە بنەماڵەی حکم بکە ناتوانێت بەڕای تۆ ئەتوانێت ئەگەر لە بەس تەنها لە شای سلەیمانی حکوماتوانێت لە شارە زورا حکم بکە بەڕای تۆ ئەتوانێت بەڕای تۆ ئەتوانێت لە چەمچەماڵە حکم بکە چکە بەڕای من ناوچەی سەوز ناوچەی گەرمە باش بەس پێ دوایانی ئێستا جیاوازی چیە بڵێن پەیوەندەکانی یەکێتی و پارتی دوای ئەم ڕووداوانە و ساڵیادی ئەم ڕووداوەش جیاوازیەکە لە پەیوەندەکانی یەکێتی و پارتی خود بڵێن ئێستا بەنامە دژی پارتی دەچووە سیوێکیا بەخیانەت وەسەدەکە بەس حکوومەت بەیەکەوەن کاکەچیم بڕوان پێ بکە لە ئێستا یەکێتی و پارتی لەو بەڕی کێشەیە کێشەکە لەسەر چییە؟ کێشەکە خەڵکی جێڕێتەوە بۆ هەشتی تەمووز وایە بەڵام کەس بیر لەوە ناکاتەوە کە مالکی لەگەڵ مەسعود بەرزانی دانیشت و پلانەکان
ینی بەرنامەکانی پارتی زۆر لەوە گەورەتن کە یەکێتی بتوانێت سەردەسی هاوکاری لەگەڵا درێژکە. پارتی لە ئێستا ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقیەکە و لەگەڵ هەموو لایەنە سیاسیانەیە ئەکا کە پێشتر لەگەڵ یەکێتیان تەبابوون دێ پۆستی سەرۆکۆمار لە یەکێتی بێنێتە دەستەوە، یعنی بخاتە ژێر دەستی خۆیەوە. لە ئێستا گەورەترین کێشە لە بین یەکێتی و پارتیا هەیە و ئەگەر من پرسیارەکەش ئەمەیە هەرگیز سیوێکی ئاب ئەگەر شتێک هەبێ لە مێشکی لە بیرکردنەوەی تەواوی هاوڵاتیانی کوردستانە کە سیوێکی ئاب لەبەر خاتی ڕووداوەکانی هێشتی تەمووزە یەکێتی ئێستاوا ئەکا لەبەر ئەوەی پیوانە بێت تەسلیمی پارتی بووە بڕوان پێ بکە ڕۆژنامە نووسێک نووسیوی دەڵێ ئەگەر بارپێچی لە بارەکەی پارتی بدەن هەر لای یەکێتی سیوێکی هەر سی ڕۆژە لای یەکێتی لە ئێستا یەکێتی پارتی لە ملبانێکی قورسان لەبەری هەڵبژاردننی پەرلەمانی عێراقمان لەبەردەسایە و پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەو لایەنانەتی ئیتفاقەکە کە دژی یەکێتی نیشتمانی کوردستان بۆچی مارێکی دژی لەبەر ئەوەی کوردستان لەبەر ئەوەی پۆستی سەرۆکۆمار لەژێر دەستی یەکێتی دەربێنێ و بە هەموو شێوەیەک یەکێتی نیشتمانی کوردستان لە ئێستا دوور کەوتۆتەوە لە ناو پرۆسەی سیاسی عێراق. بەڵام ئەوە پەیوەندی بە خۆیەوە نیە پەیوەندی بە پەیوەندی بە کێشەناخۆیەکانی خۆی دوور کەوتۆتەوە. ئێستا ڕۆژنامەنووسێکی ڕۆژنامەنووسی هاوڕێمان نووسی بووی ئەوان بۆکو پارتی پێشوازی لە ماکرۆن و لە پاپا بەڵام لێرە پێشوازی لەکوێ خاو سەرۆک عاشیرەت و ئەوانە کەمەرپسان ئەوەش بەڵێ ئەو بەشێکە لە کێشەکان بەڵام باسی کە تۆ ئەڵی سیوێکی ئاب بۆ یەکێتی باسی ئەکا نا ڕەبتی باشتی تەمووزەوە نییە. سوێکی ئاب ڕەبتی بەو ڕابردووە سیاسیەوە هەیە کە پێش هەشتی تەمووز پارتی دیموکراتی کوردستان ڕێکەوتنی لەگەڵ سەدرەکانە هەبوو لە دوای حەدەسەکە گۆڕا مالیکی هەوڵی ڕێکەوتنی داوا لەگەڵ مەسعود بەرزانی و سەدر بەشداری هەڵبژاردنەکە ڕێکەوتەکەی پارتی لەگەڵ سەدر هەڵەشاوەتەوە بۆیە دەیەوێت لەگەڵ مالیکی ڕێکەوتن کا لەم پەیوەندەشە یەکێتی لەم ڕێکەوتنەیە وەلانێ باش ئەمە بەشێکە لەو زانیاریانی کە من هەبە. بەڵام سیوێکی ئاب بۆ یەکێتی نیشتمانی کوردستان ئەگەر حیزبێک بێت کە بێوێ ڕووداوی لەسەر دروستکە و بێوێ دۆخەکە بخۆڵکێنێ بەڕوای من بەشێک باش ینی یەکێکە لە دەستکەوتە گرنگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان یەکێکە لە سەروەریەکانی وەکو چۆن ئێستا هەکاری بۆ بە سەروەری بۆ یەکێتی داستانی هەکاری بۆ بە سەروەری بۆ یەکێتی بە بڕوای من ئەگەر یەکێتی بێوێ لەسەر سیوێکی ئاب ئیشکە مۆنۆمنتێ دروستکە و پێشنیا پەرلەمانی کوردستان ڕاستپێری ئەندامانی پەرلەمانی لیژنەیەک دروستکە لەسەر ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان خیانەتی لێکراوە لە سیوێکی ئابدا و بەو پێوەرانە بیسەلمێنێت کە سیوێکی ئاب خیانەتە و لایەنە سیاسیەکان داوەتکە لە کۆنفرانسێک ئامەیەک لای کاتەوە و دوجا بیکە پرۆژەیەک و بیاتە پەرلەمانی کوردستان پێم وایە سیوێکی ئاب داسانێکە بێ و کاتە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان گەرەوە پرسێک لای کات. دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە ئینشاڵڵا میوانەکەمان لە هەولێر ئامادە بێت دکتۆر ڕەبین دەچینە لای لەگەڵمان بمێنەوە. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژوو بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقیب بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقیب بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک.
مەژدە بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن. ئەوە پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زیێرا بەکاربهێنن. سوودەکانیان بەرهەمە ناوازەیە، ڕەگیم و بەهێز و تەندروست دەکات. پرچ پرس و خاو دەکاتەوە. ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان. چارەسەری پرچی سوتا و بۆز دەکات. ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات. دەکات بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش. ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت. شامپۆ و مکەیەفی زێرا، باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت مینەرانی بەرز. کاک دکتۆر ڕێبی سوپاسیان بە دەبوون و دەکەن چەندە دواشکەوتی حەزمان دەکە لە سەرتاوە لەگەڵمان بەشدار بی. هەر بە کورتی کاکێ من کەمێک بڵێن باسی ڕووداوەکانی سیوەیەکی ئابی کردووە لە ڕوانگەیەوە ئەو وەکو بڵێن خیانەتێک ناوی دەبا بڵێن سیوەیەکی ئاب و باسی ئەو کە پێویستە لیژنەیەک پێک بێنرێت و ئەمەیەک لا بکاتەوە چی خیانەتەوانێ. بۆ چوونی بەڕێزت چیە لەسەرم ڕووداوە؟ ئایامە وەکو بڵێن شانازێک دەیبینێ پارتی دەستکەوتە بۆ کوردستان، ئێوە چۆن دەیبینن؟ یا وەکو مامۆسایەکی زانکۆ بەڕێز چۆن دەیبین؟ تاوان بە ناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا ڕێز و سڵاوم بۆ جەنابت و سەرجەم بینەران. لە ڕاستیە لە چەند پەیوێکی ئەخیری مامۆسای میوانە باسی کرد کە ئەوە موامەرەیە کە لە دوای بینینی بڵێن ئەوەی کە دەگوزارێت لە کوردستان موامەرەیە کە لە دوای بینینی بەڕێز مالکیەوە لەلایەن جەنابی سەرۆک بارزانیەوە دەستی پێکراوە و بابەتەکە شتێکی گەورەیە و پارتیی شوکاری نییە دانیشتووە خەریکی ئەم جۆرە لێکدانەوە و لە پشتی پەردەوە ئیشکردنەیە کە بە هیچ جۆرەوە ئیشی پارتی دیموکراتی کوردستان نەبووە و نابێ. بە تاریخ ینی ئینسان ئەگەر یەک تۆز زیکری خۆی بکاتەوانێ لە خۆی لەبیر نەباتەوە یا چاوەشەکاری نەکا و نەفرۆشێ بە خەڵکی، هەموو بینەران دەتوانن تاکیدی ڕقەبی بکەنەوە لە بابەتەکە. ئەوەی کە ڕووی داوە لە بینی هاوسەرۆکانی کێتی نیشتیمانیە کە دەربڕاوە خەڵکەکە زانی و تەقیەوە لە حوتی هەشتا بووە نیە ئەو قسەیە هەمومان لەسەری ڕێکەوتوین. بەڕێز مالکی لە 26 هەشتا هاتۆ سەرداری پیرمامی کردووە. یعنی ئەوە ینی چەند ڕۆژێکی دوور درێژی لە بینایە شتەکە پێش و پاش نییە، شتەکە پاش و پشتە. و ئەگەر بە ئاوەژوور باسکردنی تاریخەکان ئەوە بابەتێکە کە ینی وازح دیارەوە پێویست بۆ چاواشەکاریش ناکات و سیوێکی ئاب بڕیارێکی نەخوازراو بوو بە نیسبەت هەموو لایەکەوە. بەڵام بڕیارێک بوو لە بۆمبەکەی هێرۆشیما چوو بۆ وەستاندنی ئەو شەڕە نەگریسەی ناوخۆ کە کەس لەگەڵیدا نەبوو لە 2 پێنجی 1994 دەستی پێکرا بوو و بە چەند جارێک ڕێکەوتن کرا یەکەم جار لەگەڵ بەڕێز کاک کۆچرەتە دوایی لەگەڵ جەنابی ئیمام جەلالە خوا لێ خۆش بوو. بەڵام شەڕەکە نەدەوەستێنرایەوە دەستی قلیمی تێدا بوو. دەیانویست ئەو تەجربەی کوردستان کە لە بڵین قەراری 1680 ئەو منتیقەی دژەفڕینەی بۆ کوردستان و کوردان فەرهەم کرابوو لە بار بچێ و لە بین بچێ و لە هەوڵی ئەوە دابوون کە بڵێ نەما هەولێرەوە کە حەلەبی لێبێ لە ساڵی 94ەوە چونکە ئێساوی کە لە سووریا دەگوزارێ بریتە لە یەکلاکردنەوەی ململانیەکانی هەردوو دەوڵەتی نائەرەبی هاوسەی عێراق کە تورکیا و ئێرانە و ئەگەر ئەم ساحەیە فراهەم بکرابایە وەکەوەی لێدەهات بە پەلکێشکردنی هەندێک پاسدار و تۆپخانەی پاسدار بە ئەعترافی برادرانی کێتی نیشتیمانی 400 پێشبەرگەی پارتی دیموکراتی کوردستان بە کەفلەکوونێک هەمویان شەهید کرابوون یعنی لەو کاتەدا و وەکو شارازیەک و وەکو هێڵێکی سەربازی و نەخشەیەکی سەربازی براوە باز دەکرا.
و ئێرانیەکانی شاتنە سەرخەت بە ئاشکرا دەمامکیان لە خۆیان لابرد ئەو کاتێک کە جلی کوردی و جلەکانی هاوشێوەی یەکێتی نیشتیمانی کوردستانیان لەبەردەکرد هەم هێزەکانی پەکەکە لەسەرێ و هەم هێزی زۆری پاسدارانیش لەگەڵ یەکێتی نیشتیمانیە هاتبوون بۆ لە ناوبردننی پارتی دیموکراتی کوردستان و دەرکردنی لە ناو ساحە سیاسیەکەدا بە تەواوی و مەرج و شەرتیاندا نابوو لە 28 حوتا لە 28 حوت 1996ەوە دەستکرا بوو بە هێرشێک کە بەتەما بوون هەولێر بسنەوە و دەیانوت دەبێ مە دوو مەرجیشمان هەیە مەرجی یەکەمیان جەنابی سەرۆک بارزانی بێتە سەر تەلەڤیزیۆن داوای لێبوردن بکە لە دوای تێکسکانێکی زۆر گەورەیان لە پێش 28 حوتا بێت داوای لێبوردن بکە و دووەمیان ئەو سەرکردانەی پارتی دیموکراتی کوردستان کە بەشدار بوون لەو داستانەی بردنەوەی پێشووتردا هەمویان تەسلیمی ئێران بکرێن و هەمووشان گولەباران بکرێت و کەسیش نقەنەکە ئەمە دوو شەرت بوو بۆ دوو شەرتی تاجیزیە هیچ کەسێکی قابلی قبول نییە ئەوە قبول بکە بۆیە بە ناچاری بڕیاری سیوێکی ئابدرا بە شێوەیە کاردانەوە بوو کار و کاردانەوە هەیە و ئێستا ساڵی بەسەرا بڕاوەتەوە زامەکە هەر ساڕێژ نەبووە ئەی ئێمە لە 16 ئۆکتۆبەری 2007دا زامێکی نزیکترمان هەیە یعنی بە منطق و بەعەقڵ هەموو مرۆڤێک زامێکی 4 ساڵی زیاتر ئەکولێتەوە لە 25 ساڵی ئەو زامەی کە دەکولێتەوە هی 6000 ساڵە باڵانسی هێزی بە کیانی نێتەوەی بوونی کوردستان لە سیوێکی ئابا ڕێکخرایەوە ئەو بابەتێکی جیۆپۆلیتیکی قوڵتر هەیە لەو بابەتەی کە ئێستا هەروە بە سەرزارێکی بە شێوەیەکی هەکەزایی تەباشای بکەین و ڕقم و ساڵ و مانگ لە خەڵک بگۆڕین خەڵک ئێستا واعیە و خەڵک چاودێری دەکا کە لە زمانی زار هەر وشەیە دێتە دەرێ کوردەڵێ وشە پێشەوەی ئەبێ بی پێژی بی چێژی ئینجا بی بێژی بۆیە وشە شوێنی خۆی دەگرێ و ئەو بەیاننامەیەش کە دەرکراوە لەلایەن مەکتەبی سیاسیەکەتی نیشتیمانی کوردستانەوە وەڵاهی خەڵک هەر بەسارە لێخوڕینەوەوانێت بەیاننامەیەکی جوانترە نووسێ و بە تەرکیزتر و سیاسیتر و مۆزوعیتر دەنووسێ لەو جۆرە بەیاننامەیە چونکە بەخۆی دەستی کەشف کردووە دەڵێ پارتی کاتێکە حکوومەتی باسی هێناوەتە سەر ئێمە دەیان شەهیدی لە یەکێتی نیشتیمانی کوردستان بڵێن لێکەوتۆتەوە و لەگەڵ ئۆپۆزیسیۆنی عێراقی و لەگەڵ ئەو هێزانەی لە ڕێگای ڕزگاری داخەباتەکەن و دەخەبتن ئەساما اعترافە بەوەی کە یەکێتی نیشتیمانی هەرخۆی نەبووە و ئەوەی کە پێشتر عەرزی جەنابتم کرد ڕاستە و بەجلی یەکێتی نیشتیمانی و بە قیناعی یەکێتی نیشتیمانیەوە خەڵکی تریش هێنراوەتە ڕێزی شەڕ لە ناوخۆکەوە بە اعترافی خۆیان ئەمڕۆ اعترافەکەن پاش 25 ساڵ لە پێشەکی ئەو بەیاننامەیەدا هەندێک زیاتر بیتە خوارەوە لە بەیاننامەکەیە پێشێکی تەکنیکی و فەلسەفی کراوە نازانم تا چەند جێگەی ئەحتیمامی جەنابتانە کە زۆر گرنگە ئێمە هەرچی شۆڕشی دنیا هەیە لە شۆڕشی سمبولی شۆڕشی بۆ نمونە فەرەنساوە دەڵێ ئازادی و دیموکراسی هیچ شۆڕشیە نییە لەسەر عارز بڵێ دیموکراسی و ئازادی تەماشای بەیاننامەکەی کەتی بکە زۆر بە نەکاڵ ینی دیارە هەر یەکە و دانیشتۆ مژێکی لە جگەرێکدا و قسێکی خسۆتە تەنسیق کاربۆنیەت نییە لە ڕووی علمیەوە لەو بەیاننامەیەدا دەبێ ئازادی هەبێ سەربەخۆ بیدیانی اینجا دیموکراسیت پیادا بکەیت پێشەوەی ئازاد بی و کیانێکە هەبێ خەریکی دیموکراسی بی یعنی لە توپەت هەبێ و وێرانە بێ وڵاتە ئەوە ڕەبتێکی بە ئاینی ئیسلام و فەلسەفەی دنیابینینیشەوە هەیە خی گەورە لە هەموو ئاەتەکانە دەفەرمێ بسم الله الرحمن الرحیم بسم الله الرحیم الرحمن کە لێرەوە دەڵێن ڕەحمان یعنی تۆ مناڵێک کە دەگەر هەبێ دەبێت شتەکانی بۆ دابین بکەی قرتاسیە و پارەی گیرفانی و دەفتەر و هاتوچۆکەی اینجا ڕەحیم بی لەگەڵ یا ئەگەر دەرنەچوو دوای ئەوە یعنی وەکو بینی عەرز و ئاسمان وایە و فەرقی گەورە دەنێتەوە باشە دکتۆر ئەگەر بە کورتی وەڵامی چەند پرسیارێکم دەیتەوە نامەکەش زۆر سەیری تێدایە باشە دکتۆر بەعزێکی اعترافاتەوە بەعزێکی شتی سەیرە بۆیە وەڵامەکەی پارتیش بۆ دوشێوەیە حەو کەلیمە بوو باشە بەس ئێستا بەدێڕێک بەڕێزت نەبە خیانەت ێزانی وەکو دەستکەوتێکیش سەیری دەکەی و سەبارەت بە بەیاننامەکەی پارتیش کە یەکێتی وا پێناسی کردو یەکێتی گەندەڵتر بووە لە بەعز وایە بە کورتی بێ دواتەگەرم وەلا زۆر بە کورتی دکتۆریکە
بەنسبەت آخر ئەگەرەوە نەبووایە ئەم غیتائی جەویە مالکیسە چونکە فراغە سیاسیەکە و عسکەریەکەی کە دروستی کردبوو سەدام حوسێن و نیزامی باسی فاشیست سەلما بۆ عالەم و دنیا کە پرۆژەکە ڕاست دەرنەچووەوە تا بە هەژمونی دەوڵەتێکی تری ئێرانی پڕەکرێتەوانێەوە بازنەی یەکەمی هیلالی شیعی ئێرانی لەو سیوێکی ئابەدا تێکشکێنرا کە ئەمە 5,000 ساڵە بیری لێ دەکەنەوانێ و هەتاوەکو ئەو شەلالیگەلی ئەلیبەک و ئەو بۆشایی ئەوە ئەمانە خەڵکی دەشتەکی ئەوانن کە لە گەرمەسێرەوە نزیکەن یا شوێنی تەختانی پێەیە و کوردستان و ئاڵاکەی کوردستانیش ئەگەر ئێستا کۆدێکی زۆر نهێنی بەجەنابەت بڵێم و زۆر نێریش نییە زۆر ئاشکراشە هەموو لایەگەی بینێ بەڵام دیقەت نەدراوە ئەو وڵاتانی چواردۆرمان تەماشا بکە ئێستا وڵاتی تورکیا ئەستێرەیەک و ئاڵاکانیان ئەستێرەیەکە و مانگێکە سووریا 2 ئەستێرە عێراق 3 ئەستێرە بوو یعنی لە شەوە سەنگا شوێنی گەرمین دوای ئەوە دەکێتی نیشتیمانی کوردستان علامەتەکەی چییە مەشخەڵەکەش لە شەوا داگیرسێ کەس مەشخەڵی ڕووناکردنەوە لە ڕۆژان ناوێ لە دوای ئەوەوە گۆڕان دێتە ئارا و مشتەقاتەکانی کێتی نیشتیمانی کە علامەتەکەی دیسان مۆم و شەوە لە شەوا مۆممان لێ ڕووناکبینەوە باشە بێزگە لەوە دوایەوە نوێت دێ نەوەی نوێ علامەتەکەی چییە باش دیسانەوە گڵۆپێکە کە لە شەوا داگیرسێ دێت ئەم دوو سراعە ئەبوایە کە ئەمە 6,000 ساڵە زیاتر لە بینی پێدەشت و ئەوانەیە ئەو باڵانسەی سیوێکی ئاب کە دروست بوو ئەو بەسەلەیەی بڕانەوە ئەوەی کە هێڵی نەتەوەییە هەولێری پایتەختی خستەوە سەر هێڵی نەتەوەیی و بۆ لەبەرەوە کیانەکەمان مەیی و دەدوای ئەوەوە ئیتر پرۆسی سیاسی کوردستان دەستی پێکرا زۆر لەو سەیرە لەو بەیاننامەیی یەکێتی نیشتیمانیان نووسراوە خەڵکی کوردستان 6 ساڵ بوو خەریکی پرۆسی دیموکراسی بوو کاکە تۆ لە 1990ەوە ڕاو کردووە و نەوەیەک هاتوویتە تەوانێ و ڕاپەڕینەکە بۆ ڕاو کردووە و هاتوویتە بۆ دوایەوە پەرلەمان لە 92 یەکەم ئینتیخاباتی کراوە لە 92 بۆ 96 لە 94ەوە لە 2/5 لە قەڵاتزیەوە شەڕی ناوخۆ کردووە یعنی ئەمە ئەم پرۆسە دیموکراسی کە خەڵکی کوردستان لە دەستی دراوە بە بۆ نەیشتێکی ئاوەوە کامەیە 6 ساڵ ئێمە خەریکی پرۆسەیەکی دیموکراسی بووی لە بەیاننامەکەی مەکتەبی سیاسیەکە داهاتووە کە زۆر سەیرە وەکو پێم وتی بەسارە لێخڕینەوە خەڵک بەیاننامەی لەوە جوانترە نووسێت و بەڕاستی بەردێکیان قستایەتە سەر شوکە ڕوونەرمی و شەرمەزاریان هێنایە سەر خۆیان باشە دکتۆر بۆی سوود لە کاتەکە وەربگرین دەگەڕێمە وڵات بۆی سوود لە کاتەکە وەربگرین چونکە کاتمان ئەوەندە نەماوە کاکی من سەبارەت بەوەی کە ئەگەر تێبینی کتێبێ لەسەر قسەکانی کاک دکتۆر بەس سەبارەت بە ئەوەی کە و دەڵێ بۆ ڕاستکردنەوە بۆ دەستکەوتیشە و سەبارەت بەوەی کە دەڵێ یەکێتیش خۆی مەسەلایانی دەرەکیە نابوو بۆ هەرێمی کوردستان ئەزانی چوانە لای من ئەوکو ئێڵێمەوە پارتی بوون عیب نییە پارتی بوون حیزبێکە ئەتوانی ئەندامی بەڵام لەو کاتایە پێم وایە پارتی بوون عیبە کە تۆ سیوێکی ئاب بەخیانە دەزانیوە پارتی بوون شەرمەزاریە کە تۆ سیوێکی ئاب بۆ شتێکە بە شەخسی نەکرێت بە شەخسی نەکردووە مەبەست نەو دیێڕەیەکە پێشتڕێکی کە مۆچکە ئاماژەی بۆدا ئەمە دووەم باسی ئەوە ئەکەن ئەڵێ 4 سا ئەزانی ئەگەرمە خیانەت نەبێت تۆ 40,000 سەربازی سەردەمی سەدام حوسێن نایەتە خاک هەرێمی کوردستانەوە لەگەڵ 500 زرێ پۆشە لەگەڵ 8 فیرقەی گەورەیە بە سەرۆکایەتی قسەی سەدام ساڵ لە خۆتۆ ڕقم لێ بێەوە ئاینەن وەکو دیدارەکەی فەیلقی 5 هێزی گاردی کۆماری کە سرێت لە 3 گارد پێگاتووە لیوای سیوێکی پیادە لیوای حوتی خاص لیوای چلی مدەڕعە لیوای حوت و هەشتی پیادە لەگەڵ هێزەکانی ئاسمانی کە بە سەرکردایەتی قسەی کە تێیدا 22 سەرکردایەتی بەعەز لە سوێش ئاوا بەشدار بوون کە دوجار نەتوشجاعیان وەرگرت وە کاک مەسعودی ژێچێک لەوانەیە کە نەتوشجاعی سەدام حوسێنی وەرگرتووە کە ڕۆژێ دوای ئەوە سپاس بێزانیشکی لە سەتەلایەتی بەعزدا بڵاوکرێتەوە کەناڵی فەزایی من پێم وایە نەتوشجاعەکەی مەسعود بەرزانی گەرێک دای بگرێتەوە شتێک یەکرێتەوە نەئەنجا دوای ئەوە ئەمەیە لەوەتی هەیە پارتی دیموکراتی کوردستان تەشریفیان ناکات لەگەڵ دکتۆریش باشە ئەمە حقیقەتە من پێ دەڵێم 22 کەس نەتوشجاعی وەرگرتووە ناوەکانی هەیە یەکێک لەوانە کاک مەسعود دەیتە خۆ ئێوە بەڕاستی ناوی چی هێناوەڕاستی مالکی پێش مؤامەرەکەی حەوتی هەشتی 26 هەش لە بیری نەچۆتەوە چی بکەم ئەمە یەکەم دووەم
باسی سیوێکی ئابەکەن کاکە گەر یەکێتی خیانەتی کردووە گەر یەکێتی هۆکاری سیوێکی ئاب وە لیژنەیە دروستکەن یەکێتیمان بۆ دادگایی بکەن کاکە گەر پارتیە لیژنەیەکمان بۆ دروستکەن پارتی تاوانبار گەر بە لیژنە بووە ئەگەر هەچ کەسێک ئێستا لە ماڵی خۆیان دانیشتووە نە یەکێتێنە پارتیە یەکلاییکەنەوە نوێنەرایەتێک دروستکەن لە هەموو هێز و لایەنە سیاسیەکان منێکی هاوڵاتی نەجاتم بێ لەوەی کە من بڕۆمە ئەمە خیانەتە وەرن کاکە بڵێن تۆ جەنابەت لە شت نازانی پێناسەی خیانەتکەی ئەمە شتێکی قەنەعەت بە منێکی هاوڵاتی کەن باشە من هاوڵاتیم ناتوانم ڕۆلی سیاسیم هەبێ لە وڵاتە لەبەرەوەی حیزبم نییە دای مەکتەبی سیاسی نیم سەرکردایەتی نیم تەنها تەلەڤیزیۆنێک جارجار قسەیشی تیاکەم منم بە خیانەت دەزانم پێوەرەکانی خیانەتی بۆ دەستنیشانەکەم ئەبێ خیانەت لەمە زیاتر چی بێ تۆ کوڕێکی سەدام حوسێن بێنی بۆ سەر پەرلەمانی کوردستان سەرۆکی ئەو کاتەکە جەوهەرنامیقا لە بەیاننامەیەکە ڕەتیەکاتەوە کە نابێ و هێزە بێت بەڵام ئەو کاتە جەوهەرنامیق دوورەخەنەوە دووەم کە منەمەوە بڵێم بەڕاستی پارتی دیموکراسی لۆگۆشتی وای کرد ئەزانی پارتی دیموکراتی کوردستان لۆگۆکەشی خۆیان دروستیان نەکردووە کاک ئەم تەفسیرە چییە تۆ جارە بزانانی لۆگۆی پارتی چێ دروستی کردووە بزانوسەوە پارتی دیموکراتی کوردستان چێ ناوی ناوە بزانێت کوردستانیانەمانەکەی چێ دایناوە بزانە مەکتەبی قوتابیانت چێ دروستی کردووە کاکە بە پارتی دیموکراتی کوردستان ئەسڵەن من ئەمەوە قسەی بڵێم بۆی ئەتر ئەمە دووبارە نەکەمەوە من کاک حەکیم هاتم لێرە کە کۆمەڵی قسەی منتەقیکەم بەڵام ڕێگە نادەن کاکە جان اصلا پارتی دموکراتی کوردستان خودی بنماڵی بەرزانی پارتی دموکراتی کوردستان داگیر کردووە ئێستا سوکایەتی بە لۆگۆی نوێیەکە سوکایەتی بە لۆگۆی فڵانەکە سوکایەتی بە لۆگۆی اصلا من نەوەی جوابی پێم ناخۆش خۆت بگرە دکتۆر ڕاستیش ناڵێ باڵێ دکتۆر بۆی بەهادی کاتیشمان زۆر کەمەوە سەبارەت بۆی ئەمە حەقێتی وا قسە بکات لەبەری خوێنی ناوە لە سیرێکی ئابا من بێمەترین خەڵکم لە وڵاتە چکە من خوێنمەوە کاکە تۆ دانیشتووی لەوێ باسیێکی پیرۆزیەکەی منەوە دەسەڵاتەوەی تۆ دادگاییەکە خوێنی من ڕشتەوە بە پیرۆزی خوێنە نایە کاک دکتۆر باڵێ کاک دکتۆر سەبارەت بەوەی بەیاننامەکەی مەکتەبی سیاسی پارتی یەکێتی گەندەڵترە لە بەعەز چووکا و بڵێن شوپاندوویەتی بە گەندەڵتر لە بەعەز ڕەنگە خەڵک بڵای بۆ لە حکومڕانین ئەی بۆ ڕەنگە دوای هەڵبژاردن بەیەکەوە بچنەوە بەغداش بوتوێتی ینی شتێکی فاسدتر بە فاسدێک پاڵمان پێوە ناوە گەندەڵتەوانێ کە لێرەیە هەر کەسێ خۆی بەخانەی گەڵ فاسدترەکە ئەزانێ با خۆی بخاتە ناو فاسدترەکە و کێش خانەی فاسدەکەیە دیارەکە ڕێژوی باسە ینی بەزەوەی فاسدترەکەیە لە بەیانەکە دیارە کە خەڵکی مبهەم و ئەوەن ینی لە بەیاننامەکەی یەکێتی نیشتیمانی بیدایەتە ئەڵێ بۆ تەمایەی شەیدبوونی دەیان سێریە ئەو دەقەکە شەیدبوونی دەیان پێشمەرگە یەکێتی و ئۆپۆزیسیۆنی عێراقی و ئەو کەسانش کە لە ڕێگەی ڕزگاریە شەڕەکەن و بەجلی یەکێتی نیشتیمانیان لە بەرایە ئەوانە بە حسابی خۆیان جامەلەی ئەو غازەلە و مجادلەی ئەو لایەنانەکەن کە بەڕاستی ئێستا هەرچی بجامەلەیەکیان بکا خۆیان ڕێگەچنە ناو قەڵبی گەندەڵترینەکەوە یان ئەوەی کە ئەفسەدەکەوە شتە فاسدترەکەوانێ و بێجگە لەوە بە فعلی وا بۆ 48 ساعتی خایان ئێستا ئەوانەی کە 16 ئۆکتۆبەریان کرد وەڵێ مراوی تاقی خۆی تاقی کردەوانێ وەکو قاس بکە بەڵام پێی نەکرا بە خەیاڵی خاویان وا بوو ئەوە هەولێری کەرکووکیشیان لە دەستدا ئەوانەی 16 ئۆکتۆبەریان کرد بەڵام ئەوەی سیوێکی ئاب 48 سعات بە ئیتفاقێکی نێودەوڵەتی بە زەوئی ئەخزاری فەڕەنسی و ئەمریکی کراوە و باوەکراوە کە باڵاسی هێزێک لە شوێنێکا کە خراپوانێ و دەوڵەتیەت خەڵک ئافرەت و مناڵ بەژێ یعنی کاتێک نێودەوڵەتی خەڵکی ڕاستەکانی خۆی کە کەس نازانێت چیان وەرگرتووە دەیانێت قسەکە تەواو بکەم لە 16 ئۆکتۆبەرا فەرموو 16 ئۆکتۆبەر تۆ لێرەدا دەڵێ لە بەیاننامەکەی یەکێتی نیشتیمانیان دەڵێ ئەمە خیانەتێکی نەتەوەی نیشتیمانیە جارێ ئێمە لە ڕووی نەتەوەی نیشتیمانیەوە لە 16 ئۆکتۆبەرە چی زەرێرێکە کردووە لە سیوێکی ئابە یعنی ئەگەر حیزبە بە حیزبێ گۆڕابێ ئەمە لە ڕووی نەتەوەیی و بەنەتەوەیکردن و بە نیشتیمانیکردنی بابەتەکە ناکرێ ئەم بابەتە بەڵام ئەگەر تۆ بێت ساپەنجاویەکی زەویەکەتت لە کیسا بێ و بێت ئەو ئیهانەکردنەی کە بە هەموو حیزبە کوردستانێکان و یەکەم کاسیشیانێکەتی نیشتیمانیە بە وەکیلی بەحافزەوانێ و بە 6 کورسی پەرلەمانیەوانێ یەک قەراری پێ نادرێ ئێستا مدیری مەدرسەیەکی پێ لەقڵ ناکرێ
بخۆیان خۆ هاواریان لێستاوە دەڵێن حسابی شتێکمان بۆ ناکەن لە کەرکووکە تۆ بێ ئەوانە خۆت هەرزان فرۆشکەی ئەوانە خۆت هەرزان فرۆشکەی لەسەر باقی ئەوەشە بەس حاڵەتێکی زەعیفی و لە شەوی ئەنگوستە چاوە 1970 داعش بێ تەسلیب بکەیتەوانە بەس بۆی بە کوردستانە حسابی مؤسساتی بۆ نەکرێ لە هێز لە وەرتەیە جوڵێ ئەمان ئەکولێنەوانێ هێزیش بریتی لە 1970 وەزیری خۆتە وەزیری خۆتە لە لیستی خۆتایە ئەو دردوی گیانەی ناوماڵی خۆیانێ تەشویقکردنی حقایقانە کە ناچێتە سەر ئەمە چه خیانەتێکی نەتەوەی نیشتیمانی ئەگەر حیزبێ بردبێتەوە لە حیزبێکی دیکەدا پاژەوەی کە پلانی حتا تابوتەکەش دانرابوو بۆ پارتی دیموکراتی کوردستان کە لە هەولێریش دەربکرێت و کە لە دۆکیش دەربکرێت و لە پرۆسی سیاسیە ناوی لە کولەکەی تەڕا نەمێنێ بە حسابی خۆیان و بە یەک زەربەی تۆپخانەکەی ئێران کە خۆیان دانێ پێداوە ڕەوانشاد دەکاک لەو شیروان مستەفا دەڵێ بە یەک زەربەی وا لێمان داون 400 پارتی بەجارێک کوژراوە ئەمانیش لە بەرنامەکەی ئێستا شیوەن و واویلاکەن بۆ خەڵکمان لێ ڕۆشتووە بە هەمویان دەیانیان لێ ڕۆشتووە بە شوێنی عێراقیەوە و بەوانی لە ڕێگای ئازادیە و لەگەڵ کێتیشە هەر بۆ خۆی ئەوە دانپێدانانێکی سیر و سەمەرەیە بۆ مجاملە و مغازەلەیە اعترافە بۆی کە چەند ئەمەرێکی گەورە بۆ لەسەر عەرێبی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان باشە سوپاس دەکەم دکتۆر دەخەونیەک بۆ بەڕێز دەخەونیەکیش بۆ دکتۆر لە ڕاستیا من پێم وایە سیوێکی ئاب هەر ئەوەشی نیە تورکیاشیە ناچکە لە سیوێکی ئاب تورکیا هاتە پێشەوە تا ئێسەش ماوەتەوە مانەوەی تورکیا لە هێزەکانی لە باڵمەڕنیشیدا ئێسش بەرهەمی سیوێکی ئابە کە ئێسەش هاتوونەتە ئەوێ و هەروەها بەرهەمی سیوێکی ئابە کە پازداری ئێرانی لێرە شۆکاتەوە پێشەوە چونکە بەرهەمی پازداری ئێرانی بوو پێشتر و تەسیس پەیوەندیی بە بستنەوەی ئیسلامی چونکە باڵگەنیە بۆ سازمە بەس لە بزودنەوەی ئیسلامی لێکوێ ئەڵێ ئەگەر ئێمە بەرهەمی سیوێکی ئاب بجێڕینەوە بۆ ڕابردوو هەموو ئەو کەسانە تیا بەشدارن کە و کاتە بەشدار بوون ناو پرۆسەکە کە بزودنەوەی ئیسلامی بەشدار بوون ناو پرۆسەکە و ئەمە لە شتێکیش لەسەر ئەوە بڵێن کە لەناو پارتی دیموکراتی کوردستاندا عەقڵیەت یەکەیە کە ڕێگە لە قسەی حەق ناکرێت بۆ نمونە لەناو پارتی دیموکراتی کوردستانە کە من منطقانە قسە لەچمان بەرزانی پێمانتەقترە لە نێوەوە پارتی دیموکراتی کوردستانە ئەو کەسانەی کە ئێستا ناو پارتی قسە ئەکەن لەسەر سیوێکی ئاب هەمی ئەو برادرانن کە ڕەنگە نزیک بن لە کاگنێچوو بەڵام ئەم پیاوەی تر کە باسی کێشەمەشعشیرەکان سلێمانیەکانمیان ئاودی و کردووە نزیکەوانەیەکیانە بڕۆ بەلای ئەو شتێک کە لە سلێمانیەوە بڕۆ هەموو داخی دڵی ئەو هەموو سەرۆکی وڵاتانەیە کە حسابە هەولێرەکەن و ئێوە ژەر خەریکی ماڵەباجێنە و هەر شەربەزاری تا دروست کرد بۆ بان نایە پێویستە بخوێنەوە بخوا دکتۆرەگە شتێکت ما بە زۆر بە کوردیسکوە کاتم نەماوە دواوتە دەبڕۆ بخوێنەرەوە تۆ نازانم چ لاپەڕەیەکی دیوەرەوە بە خۆت بخوێنەوە زانی بەخۆی ناڵێ خوێنەوار مامۆستا شەرمە من بە خۆمە ناڵێ خوێنەوار هەرچیەکەمەزاری نابێەوە منش بۆ شاباش ناتۆ بۆ شاباژاتی کاچی من بۆ شاباژات و من قسەی خۆمەک بەڵێ دکتۆر زۆر کاتم نەماوە هەر حیزب و هەر حکوومەتێک ئەگەر بەقەدەر تۆ دەبی چاور کرابێ تۆ خۆت دەبی شاباژات قسە لەسەر پارتیکەی نازانمەرەوە پەجاکە لەو ئەکساڵانەوە لەو کەناڵەوە یەک موچە ڕەسمی هیچ حکوومەتێک و هیچ کابینەیەک و هیچ حیزبێکیشم دەست نەکەوتەوە مەجبوریش نیم لە بەرچاوی تۆ بەرای زیبەی خۆم بکەم تۆ بۆ خۆت خەریکی لە تۆ مالکی لە 26 ئەوەی خاین نەبێ سیوێکی ئا بە خیانەت نازانێ ئەگەر یەکێ خۆی خاین نەبێ و خات فرۆژ نەبێ سیوێکی ئا بە خیانەت دەزانێت عیبێ کە پارتی عیبە بوونە مالکی لە 26 ئەمەدانی کێشەکە لەوە ئەمە دوای چاوەڕێگە سیوێکی ئا پێشتر بخۆکەن بۆ بە شانازیەوە ئەینەکەن چونکە ئەمە پارتی بوون لەسەر و کوردستان و حسابەکەن پارتی بوون لەسەر نیشتیمان و حسابەکەن ئەگەر لێم قەومێ بەیان دووبانی سیوێکی ئا پێشترمان بۆ زینوەکەنەوە و ئەیانێ سیوێکی ئا پێشتر زینوەکەنەوە ئافرین بۆ پارتی کە ئێستش کادرەکانی ئەوە پەروەرداکە کە ئەمە خۆبکەنێ کە ئەمە غزا دروستەکە کە ئەم جۆرەی کە خەڵک بێتە سەر وڵاتی خۆت بەعز بێنیتەوە سەر وڵاتی خۆت ئەمە سیاسەتە زانیەوە بە سیاسەت دەزانێت یعنی نەمانگەریتەوە مستەوا نزمەی گفتوگۆ بەڕاستی مستەوایکی دزبی چی بکەم کاکە تۆ ناڵی من قسە بکەم فەرمووداکە شەرمە کاکە
مالکی لە 26 هەشتا هاتۆتە کوردستانەوە تۆ بۆڵی مالکی سپاس دەکەم دکتۆر تاریخەکانی قسەم کردووە من بانەوە سوێکی ئا خیانەتە تۆ مەگەڕێرەوە بۆەوە خەڵکی کوردستان بزانن مالکی لە 26 هەشتا هاتووە کوردستان شەڕەدەنوکەکە دەست پێ کردووە لە حوت هێشتەوە درۆیەکە کرد بەقەدەر باسی حوت هێشتاکە تۆ نەخوێنەواریەوە کێشەکەی ئێستا ڕەبتی بە ڕێکەوتنی حکوومەتی عێراقیەوەی ئەو ڕووداوە جیاوازە لە مرۆڤ تاریخ ئەمە گرنگ نییە ئەمە تاریخ گرنگ نییە کاکە تۆ بۆ پێم ناخۆشە کاکە پێم ناخۆشی من چی لەگەڵ تۆی بکەم کاکە گیان وەڵی بابەتەکانەکەن بە شخصی باسی شتی منطقیەکەم ئەڵەم سیوێکی ئاب خیانەتە لیژنەیەک دروستکەن بۆی بیسەلمێن بۆمان خیانەتیان کابرا چی بکەم پەلاماری منەیە من چی من ئەمەیە بڵم منطقانە قسە بکەم منێک هاوڵاتی لە وڵاتەیە هاوڵاتی لە وڵاتەیە بڕوام وایە سوێکی ئاب خیانەتە تۆی بەڕێز کاکە پارتی دیموکراتی کوردستان لیژنەیەک دروستکە بیسەلمێنێکە خیانەت دێ بۆی ترمە بێدەنگ بین ئەگە پێشتان ناخۆشە لای ئەمە خیانەت بەڵێ مالکی هات پلانی دانا بۆ حوتی هەشت ئاخشیوایە لەسەر عەرز دکتۆر زۆر بە کورتی کەمتر لە دقەیەکە باواز لەشی شخصی بێنی هەردوولاتان ئەگەر شتێکت ماوێ بە کورتی سوپاس دەکەم لەسەر سیوێکی نییە پێ ڕاستەکەمەوە ئەڵێم بخاری شتێکی هەڵم نەوتۆ تا ڕاستی کاتەوە پیاوەی مۆزوعەکە بەلارەیە باسی سیوێکی یا بکەم باسی سوپاس دەکەم هەرچەندە ئێمە پێشتر وارەکەوتنی تەشیری بەنەوەی نوێ تەشیری بە حیزب سیاسیەکان هاتری مالکی و معابەراکەیت کاکە ئەوە تاریخیەوەی ئەوە لە سیوێکی ئابەوە ئەوە تاریخیەوەی پارتی لە هەموو جونگێکی سیاسی خەریکی پلان و مامەرەیە کاکە ستا سەدرریەکانە بوو لەگە سەدرریەکانە پلانتان نەبوو کە تێپەڕی زاری سەدرریەکان بەشداری هەڵبژاردنەکە خرات لەگە مالیکیان ڕێکەوتن ئەمەیکە یەکێتی ڕووەدا یەک باسی سیوێکی ئابەکە و بەیان نامە دەرەکە بەڕای من هۆکارەکەی ناوخۆی نییە هۆکارەکەی ئەو جوڵەیە کە پارتی دیموکراتیان لەگە مالیکیە سەر ڕێکەوتی تۆ ئەس تاریخ بۆچی بۆ منەکەی جا پێشکەوتیان پاشکەوت قسەی خۆی بکە فەرموو دکتۆر ئەگەر جا قسە زۆر بە پلانی حوتی هەشدا ڕاوەتەوانێ ئەوە تا تەزیل کراوە خۆ من هاتم گوێم لێ گرتی بە وردی جات کێشێکی تیا ئێستا ئێستا چ کێشێکی تیا ئەو نەوردی لەسەر تاریخی من قساکەی بۆ لەسەر سیوێکی یا بەزدی قسە ناکەن بۆ باسی و شەیدان ناکەن کە پارتی تیرۆری کردوون زمانی خەڵکتان بڕی ئافرەتی دووجیانتان کوشتووە کاکە باسی ئەوە کە ئاڵێ ئەمانە سیاست ئەو حکوومەتی عێراقی کە لە ئێستا کێشەی لەگە هەرێمی کوردستان هەیە بەرهەمەوە سیوێکی ئابەیە ئاخە سەرکردەکانی ڕەفیقی مالیکی لە سیوێکی ئابە شەید کراوە ئاخە دار و دەستەکەی سەدرریەکان لە سیوێکی ئابە شەید کراوە عەدالەتەکەی ڕاگرتە کەوتوم ئاخۆ ئەمە چی وتبێ هەروە ئەوە هەر من لە ڕێگاوە بەلابەلایی گوێم لێ بوو لێ ئەو هەموو غەڵەت و پەقەتەی لێگیرە بەڵێ سوپاسان دەکەم سوپاس بۆ هەردوولاتان هەرچەندە وا ڕێکەوتین کە بەهادی بێز بەداخەوە خوان مەشهورەکەن نازانم دیارە بۆ ئینتیخابات و شت خۆیان هەڵبژاردووە بەڵێ سوپاسان دەکەم سوپاس بۆ هەردوولاتان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ